ئەگەرچی کورد لە باشووری کوردستان هەر هیچ نەبێ هەتا ئێستا سوورە لەسەر ئەنجامدانی ڕفراندۆم، بەڵام هێشتا ژەوڵەکان بەردەوامن لەگەڵ دەسەڵاتی سیاسی کوردیدا تا ئەم ڕفراندۆمە نەکرێت. دواترینیشیان سەردانەکەی وەزیری بەرگری بەریتانیایە بۆ هەرێمی کوردستان. ئەمە پەیامێکە بۆ سۆرۆک بەرزانی ئەم ڕفراندومە هەڵەیە لەوانەیە لە هەڵمەتە سەرەکیەکە لامان بدات بۆ لەناوبردننی داعش. جابۆیە نامانەوەیت ئەم ڕفراندومە بکرێت و وابەستە بین بە سەروەری عێراق و پێشمان وەها نییە بەڕێوەچوونی ئەم ڕفراندومە لە بەرژەوەندی عێراقیەکان دابیە. بەریتانیا دەڵێت لەگەڵ ئەوەشدا کە لەگەڵ ڕفراندۆمدا نییە، بەڵام کار دەکات تا کورد متمانیان بە هەوڵەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی هەبێت. لەگەڵ نەتەوەی گرتوەکاندا کار لەسەر دۆزینەوەی ئەڵتەرناتیڤێک دەکەین بۆ ئەم ڕفراندومە. لە کاتێکدا هیوادارین ڕۆژی 25 مانگە ڕفراندۆم نەکرێت. بۆ دەسەڵاتی سیاسی کوردی ڕفراندۆم پەیوەندی هەیە بە دۆسەی پێکەوە ژیانێکی ئاشتیانە و یەکتر قبولکردن لە عێراقدا. ژیانێکە ئارەزومەندانە یا پێک بە مەیا اختیار کرێت گە بەغدا. وەختێ وان ئەو قبول نەکرد لازمە قبول کەن با دەبینە جیرانێ تێکردو. مادەم شراکەتی قبول نەکەن ئەمیش خزمەتکاریە قبول ناکەین. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش ڕاشکاوانە دەڵێت دژی ئەنجامدانی ڕفراندۆمە لە هەرێمی کوردستان، بەڵام وەک شیکەرەوە دەڵێن هۆکارەکە هەر تەنها پاراستنی یەکپارچەیی خاچی عێراق نییە. پێم وایە هۆکار ڕاستەقینەکەی ڕای فەرمی بەڕێوەبەرایەتی ئەمریکا کە دژی ڕەفراندۆمە هەر تەنها یەک پارچەی خاکی عێراق نییە، بەڵکو نیگەرانی ڕاستەقینەکە لە گردبوونەوەی ئەنکارا و بەغدا و تاراندایە بۆ دژایەتیکردنی سەربەخۆی کوردستان. کە بەدەستانی ئەمریکا لەو بڕواایە دانیشتەکان ئێستا باشن و هیچ هۆکارێکیش نابینن بۆ دروستکردنی کێشە و گرفت، بە تایبەتی لەم کاتەدا کە هێزە سەربازیەکانی تورکیا مانۆڕی سەربازی دەکەنە سەر سنوور. وڵاتانی ناوچەکەش بە تایبەتی تورکیا و ئێران سەرسەختانە دژی ئەم ڕفراندۆمەن. لە ئەنکەرا وەها بڕیارە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی تورکیا لەسەر ئەم پرسە کۆ ببێتەوە. ئەوانەی دوای خەونی خۆیان دەکەون لە سووریا و عێراقدا، ئەوانەی هەوڵی پێکێنانی دەوڵەتێکی دروستکرا و دەدەن لە ناوچەکەدا، پێویستە باش بزانن هەر هەوڵێک ببێتە هەڕەشە و مەترسی بۆ ئاسایشی نیشتیمانیمان لە ناو و لە دەرەوەی سنوورەکانمانەوە دەست بەجێ وەڵامی پێویست دەدرێتەوە. پێویستە هەموو کەسێک ئەمە بزانێت. هەڵوێستی وڵاتانی عەرەبیش وەک شیکەرەوە دەڵێن هیچیان کەمتر نییە لە هەڵوێستەکانی ئەنکەرە و تاران. لأن كل الدول العربية تجد بأن هەموو وڵاتانی عەرەبی پیان وایە ڕێفراندۆم کێشە بە دوای خۆدا دێنێت و زۆریشان ڕاگەیاندنیان دژی ڕێفراندۆم داوە. لەو بڕوایەدا سووریاش دابەش دەکات و یان تەواوی ناوچەکە و ئەمە شتێکە حکوومەتی عێراق نیگەرانە لەبارەیەوە. لەگەڵ ئەم هەموو فشارانەدا دەسەڵاتی سیاسی کوردی سوورە لەسەر ئەنجامدانی ڕفراندۆم. لن يؤجل ولن يؤخر. ڕێفراندۆم دوا ناخرێت و بڕیارە ڕۆژی 25 بکرێت. 16 لایەنی کوردستانی لە نوێنەرانی دانیشتوان و کەمایەتیەکان پەسەندیان کردووە. هەر پاشەکشەیەک هەردواخستنێک خۆکوشتنێکی سیاسیانەی سەرکردایەتی سیاسی کووردە. بەڵام هێشتاش وەک شیکەرەوە دەڵێن پێویستە کورد زیاتر و ورتری ژەنگاوەکانی بۆ سەربەخۆیی بنێت. من پشتیوانی لەسەر بەخۆی هەرێمی کوردستان دەکەم، تەنانەت لە کوردستانی گەورەش، بەڵام دەڵێم بە هەنگاوەکان بە کاوەخۆ بن. لەوانەیە ئەو وڵاتانەی دەوروبەر پێکەوە ئەوەی لە 25 ساڵی ڕابردوودا دروستکراوە وێرانی بکەن، با ئەو دەرفەتە نەدرێت و بۆچی ئەو دەرفەتە بدرێت. بێلەوەی خۆپشاندانی ناڕەزایی لە تورکیادا دژی ڕفراندۆم دەکرێن، لەشکری تورکیاش دەستی کردووە بە مانۆڕێکی سەربازی لە ناوچە هاوسنووریەکانی هەرێمی کوردستاندا.